کوردێکی ئارتێشە عێراقی دامەزراند و ئەو ئارتێش بوو مەزنترین نەهامەتی بۆ کوردان. پشتی دروستبوونە یەکەم حکوومەتە عێراقی لە ساڵە 1920 جعفەر عەسکەری گۆ کوردێکی خەرکێ گوندی عەسکەریە نزیکی چەمچەماڵ بوو وەزیرێ بەرەڤانی و لە مەهاوی کانونە دووەم ئا ساڵە 1920 بریارە دامەزراندنە ئارتێشە عێراقیدا. لە حوزیرانە هەمان ساڵێ 19 لجنە بۆ کۆمکردنە خۆبەخشان بۆ ئارتێشە عێراقی دروست کران و هەتا داویاوێ مهێ 334 خۆبەخش کۆمکردبوون گۆپڕانیاوان پێشتر دا ئارتێشە عوسمانی دەبوون. یەکەمین فەوج لە ژێرناوی فەوجا ئیمام موسا کاظم پێکانی پشترە فەرقەیە 1 ئابژایی لە دیوانی و فەرقەیە 2 ئابژایی لە کەرکووکێ دامەزراند. لە تەباغە ساڵە 1922 بۆ داگرتنا پێداویستیان ئارتێشە کارگەها سەربازیە ئارتێشە عێراقی هات دامەزراندن و خەڵکێ مەدەنی و پێشەسازی بەڕێوەت برن. ساڵە 1924 کۆلێجا سەربازیژی هات دامەزراندن. لە ساڵە 1930 هێزە ئاسمانی هات دامەزراندن و لە ساڵە 1937 ژی هێزە دەرایی هات پێکانین و پشترە هەموو بە هەڤڕەت بن ناوێ هێزین چەکدارێن عێراقی دەهاتن کۆمکردن. بۆ یەکەم جار بە سەرۆکاتیا بکر سەدقی لە ساڵە 1936 ئارتێشە کۆدەدا کرد و حکوومەتان و بسەرۆکاتیا حکمەت سلێمان پێکانی. ساڵە 1940 سوپای یەکەم شەردژی ئەندیدا بریتانی کرد و ساڵە 1948 ژی بەشداریە شەڕێ دژی ئیسرائیل کرد و ساڵە 1958 بێ سەرۆکاتی عەبدولکەریم قاسم حکمی پاشایەتی ڕووخاند و عێراق کرد بە وڵاتێکی کۆماری. لە ساڵە 1963 ژی باسییان عەبدولکەریم کوشت و هاتنە سەر حکم. هەیە دەماک و دەدایە باسییان چوونە ناو ئارتێشەی خۆبەخشانە بوو. فەرماندارێک گشتی هێزن چەکداژی سەرۆک وەزیر بوو. لە ئەو سیستەم هات گوهارتن بۆ تەجنیدکردن و سەرۆک کۆمار بوو فەرماندارێک گشتی و هەتا ساڵە 2003 ڕووخاندنە ڕەجێم بڤی ئاوای مابوو. دوێ ساڵێ دەو بێ بریارە پۆل بڕێمەر حاکمی عەسکەریە عێراقی ئەو ئارتێش هات هەڵوەشاندر و ئارتێشەکەن و لەسەر ئاوای خۆبەخش و لەژێر فەرماندەی سەرۆک وەزیران هات دروستکردن. جەنگی 8 ساڵیە عێراقی و ئیرانی درێژترین شەڕ بوو بۆ سەدان هەزار کوشتی و بریندار و کەم ئەندام لێکەتن. لەداویە جەنگێدا هژمارە هێزن چەکدارێن عێراقی 1 ملیۆن کەس بوو. گۆژەعالیە هژماریەوە پلەیە چارەم بوو لەسەر ئاستی جیهانی. بدرێژیە دیرۆکە و دروستبوونە ئارتێشە عێراقی هێزن چەکدارێن عێراقی هەرتەم لە دژی کووردا شەردەکردن و هەوڵا ژنابرنا شۆڕەشێن کوردان و داخوازیەوان ددا. دێڤی واریدا ئارتێشێ دەستی خۆڤە کرد بوو تەڤەهیاچەکان لە دژی کوردان بەکارانی هەیاوی ئاستی گۆچەکەن کۆمکۆژی لە دژی کوردان لە ساڵە 1980 لە حەلەبجە و بالیسان و ناوچەیەندن بەکارانی. دیگەر بداوی هاتنە شەڕی ئیرانی ڕژیمە بەعاز بە هێزا خۆیان مەلیۆنی ڕۆ لە هەرێما کوردستانی کرد و دەست کرد بە پرۆسەین ئەنفال و جونەسایدکردنا کوردان. پشتی چەند ساڵان و پشتی دروستبوونە هێزن چەکدارێن عێراقی دووبارە بوونە گەب و مەترسی بۆ سەر کوردان بەتایبەتی لە ناوچەیەن قوتکردی و گەلێک وەنەما بووژی دیگەر پێشمەرگادا بەک چوونێن ڕاستە ڕاست دەرکەون لێ هاتنە داعش و شکستنە ئارتێشێ بەرەی تفنگان گوهارت. دروستبوونە حەجدا شعبی و ناساندنەوەی هێزی وەک بەشێک ji هێزین فەرمیێن عێراقی و هەڕەشێن حەجدێ بۆ سەر کوردان ئەگەرە بەرهەفکەتن دگەل کورداندا نوکێت. بێبەردەوامی هێزین چەکدارێن عێراقی چێکردن و چنها هەر مەترسی بوون بۆ سەر کوردان.